خۆشحاڵین جارێکی کەش ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم هاتینەوە خزمەتەوەی عزیزی واخوازین ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندیەوەی عزیز بێت وەی واخوازین تەندروستێکی باش بۆ هەموو لایەک بێت. دانیار زۆر سپاس بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێ و بەیانتان باش بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. مێدەکەم تا ئەم دەقەوەم ساتێش پابەندی ڕێنمایەکان بوو بن لە ماڵەکانتان مابنەوە ورەتان بەرز بوو بێ. لەگەڵ هاوکارانم ئەمڕۆ لە پەیامی ڕۆژ کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادەکردوون بە دیاریکراوی لە تەوەرەی یەکەم قسە لەسەر ئەو بارودۆخەکەین کەوا ئێستا کە دەرونی بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە حاڵەتی ناجێگیریایە بەشێکیشان تووشی جۆرێک لە دڵڕاوکێ وازواسی بوون. پزیشکێکی پسپۆر لەو بارەیەوە قسەمان بووەکە لەسەر چۆنیەتی کۆنتڕۆڵکردنی دەروون کۆمەڵێک ڕێنمایی دەرونیمانەداتێ پێم وابێ لەم قۆناغەیە زۆر پێویستمان پێیانە و زۆریش زەڕورن. وەوەشمان لە یاد نەچێ ئەمڕۆ 16 سێە 32 ساڵیادی بۆمبارانکردنی کارەساتی کیمیابارانی شەیدکردنی شارێکەوە شاری هەڵەبجەی شەیدە. لەو بارەوە میوانێکمانە بێ ئەندامی یەکێک لە سەرکردایەتە کانی حیزبەکانی کوردستان وەروەهای شایەت حاڵێک وەروەها ڕۆژنامەنووسێک کە لەو بارەوە کۆمەڵێک چیرۆکی نەبیستراوی هەڵەبجە هەیە کۆمەڵێک داستان و کۆمەڵێک ڕووداو هەیە زیاتر بۆەوەی ئاشنابینەوە بە یاخود لە یادمان نەچێت لە یادگەمانە کارەساتی کیمیابارانی هەڵەبجە بۆنەوەکانی کەوا ئەمڕۆ باڵین ئەو کارەساتیان نەبینیوە یاخود تەنها وەکو یادێک باسی دەکەن. بەڕاستی کارەساتێکی توانین بڵێن زۆر گەورە و حەزین و دڵتەزێنە دەبێ ئێمە ساڵانە یادی بکەینەوە ئەو یادە بە بەرز و پیرۆز بهێڵینەوە. بەڵێ عزیزان بۆ گۆڕانبینینی گۆڕانکاریەکانی کەشوها دەچینە لای بڕگەی پێشبینەکانی کەش و هاوزانین چه گۆڕانکاریە گاتۆ بە سەرپلەکانی گەرمادا پێکەوە بینەری دەبین. بینانی بەڕێز وەک پێشتریش ئاماژەمان پێدا دانیار ئەمڕۆ 16 سێ و ساڵیادی کیمیابارانکردنی شاری هەڵەبجەی شەید و کۆمەڵێک قەزا و باوڵێن ناحیەکانی ئافۆن ناحیەکانی دەوروبەری بە سەنتەری قەزاکەشەوە. بڕگەی یادەوەری یادێکە یاخود بۆ بیرهێنانەوەیەکە بۆ کۆمەڵێک ڕووداوکەوە لە ساڵ ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕۆیان داوە بینەری ئەو بڕگەیە دەبین و دێنەوە لاتە بۆ دوو خولەکەکان. شانزەی سێی ساڵی 1970 بە بەرچاوی کۆمەڵگەی مرۆڤایەتی و وڵاتانی بەناو دیموکراس و پارێزەرانی مافی مرۆڤ ڕژێمی درڕندەی بەعەز هێرشێکی پڕ تراژیدیای باگازی ژەهراوی کردە سەر شاری هەڵەبجەی شەهید و بە ماوەیەکی زۆر کەم زیاد لە 5,000 هاوڵاتی سڤیلی شەهید کرد. ڕقی خۆیان بەرامبەر بە نەوەکانی سەلاحەدینی ئەیوبی خاڵی کردەوە و هیچ وڵاتێکی پێشکەوتوی ئەوروپیش لەبارەی ئەو ڕووداوەوە هەڵوێستی نەنواند. ئەمریکا و ئەوروپا دوای هێرشەکانی ئەنفال و کیمیاباران یارمەتیە سەربازی و داراییەکانی خۆیانن بۆ سەدام حوسێن دوو بەرامبەر کردەوە. دوای ڕوخانی ڕژێمی سەدامیش لە ساڵی 2003 و دادگاییکردنی سەرانیە و ڕژێمە ئەوەی باسی لێوە نەکرا و لاسەری دادگایی نەکران دۆسەی هەڵەبجە و کیمیابارانکردنی بوو. بزوتنەوەی ئیسلامی ئەو ساو سەرکردایەتێکەشی ڕۆڵی کاریگەریان هەبوو لەوەی کە پێشمەرگەکانیان لە ناو شارەکە بکێشنەوە و تا نەبێتە هۆکاری کیمیابارانەکە
بەڵام کۆمەڵێک هێزی خۆویست و بەرژەوەندخواز بوونە پێشڕەوی هێزێکی دەرەکی و زیاتر هێرشەکەیان گەورەتر کرد. هەروەها پێشمەرگە و فەرماندە سەربازیەکانی بزوتنەوەی ئیسلامی لە وێنەگرتنی ڕووداوەکە و گواستنەوەی شەهیدان و بریندارەکاندا پشکی شێریان بەرکەوت. هەمان ڕۆژی ساڵی 2006ش بەهۆی نەبوونی هیچ خزمەتگوزاریەک لە شاری هەڵەبجەی شەهید، خەڵکی ئەو شارە ڕێگەیان لە هەموو جۆرە مەراسیمێکی خۆنواندنی حیزبە دەسەڵاتدارەکان گرت و مۆنۆمنتی شارەکەشیان ئاگرتێبەردا. دانیار پێم وا بێ ڕێنمایی تەندروستیمان هەیە لەم قۆناغەیە زۆرە زۆر جار ئەمانە لەسەر شاشە بڕۆن بۆی بینەران زۆر وریاتر بن، ڕێنمایە تەندروستیەکان دەبینین و پاشان قسە لەسەر کاریگەری دەرونیەکانی کۆڕۆنا لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی و بەتایبەت لەو قۆناغێکەوە ئێستا کە تێداین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فەهمی عەلی عەزیز پسپۆڕی پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان، بەڵام سەرەتا ڕێنمایەکان دەبین. هاوڵاتی خۆشەویست، بۆ خۆپاراستن لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا یەکەم پێویستە دەستەکانت بە ئاو و سابوون بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە بشۆی تا مەترسی توشبوونت بە نەخۆشیەکە کەم ببێتەوە. ئەمە یەکێکە لە باشترین ڕێگەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسەکە. دووهەم، دەستەکانت لە چاو و دەم و لوتت نزیک مەکەوە، ڕەنگە بەهۆی دەستلێدان لە شتێکەوە ڤایرۆسەکە هەڵبگریت، بۆیە دەبێت سەرەتا دەستەکانت بە باشی بشۆیت بەر لەوەی دەستبەریت بۆ دەم و چاو و لوتت. سێهەم، لەو کەسانە دوورکەوە کە کۆکە و پژمەیان هەیە. چوارەم، ئەو شوێنانەی زوو دەستیان لێ دەدرێت بە باشی پاکیان بکەرەوە، چونکە ڤایرۆسەکە دەتوانێت لە سەر دەسکی دەرگا و سەرمێز و بەلوعای ئاو بمێنێتەوە و بگوازرێتەوە، بۆیە دەبێت دەرمانی پاکەرەوە واتە تەعقیم بەکاربهێنرێت بۆ خاوێنکردنەوەیان. پێنجەم، کاتێک دەچیتە ناو خەڵک دەمامک ببەستە، بە تایبەتی ئەگەر خۆت جۆرێک لە نەخۆشیەکانی سیەکانت هەیە وەک ڕەبۆ یان لە کاتی گەشتکردن بۆ دەرەوەی وڵات ئەوە پێویستە دەمامک بەکاربهێنرێت. هاوڵاتی بەڕێز، ئەگەر چاودێری کەسانی نەخۆش دەکەیت، یەکەم پێویستە کاتێک بەرکەوتنت دەبێت لەگەڵ نەخۆش ئەوە دەمامک و دەستکێش و بەرکۆش یاخود سەدریەی تایبەت لەبەر بکە. کاتێک لە ژوورەکە چوویتە دەرەوە دایان بنێ و فڕیان بدە، جارێکی دیکە بەکاریان مەهێنەرەوە. دووهەم، قاپ و قاچاق و خاولی و جلوبەرگی کەسە نەخۆشەکان بەکار مەهێنن. سێهەم، جلوبەرگ و بەرگی جێگەیان بە ئاوی گەرم شۆن. چوارەم، ئەگەر کەش و هەوا خۆش بوو پەنجەرەکان بکەنەوە تا هەوای ژوورەکە ئاڵوگۆڕ بکات. هاوڵاتی خۆشەویست، چۆن ڕێگری لە گواستنەوەی نەخۆشیەکان بکەین لە ئاژەڵانەوە؟ یەکەم، گۆشت و هێلکە زۆر بە باشی بقوڵێنە تا مەترسی نەخۆشیان لەسەر نەمێنێت. دووهەم، با بەرکەوتنت لەگەڵ ئاژەڵی زیندوودا کەم ببێتەوە. سێهەم، هەر کاتێک دەستەکانت لە ئاژەڵێکەوەدا بە زووترین کات دەستەکانت بە ئاو و سابوون بشۆ. ئەگەر چاودێری چەند ئاژەڵێک دەکەیت، ئەوە دەبێت لەگەڵ دەست هەڵگرتنت لە هەر ئاژەڵەیەک دەستەکانت بشۆیت تا ئاژەڵەکانی دیکە بپارێزیت. لە ئەگەری توشبووندا ئەوە ئەم کارانە بکە. یەکەم، پەیوەندی بە پزیشکەوە یا دامەزراوە تەندروستیەکان بکە. ئەگەر گومانت هەبوو لەوەی تووشی نەخۆشیەکە بوویت. نیشانە باوەکانی نەخۆشیەکە بریتین لە ئازاری قوڕک، سەرئێشە، زیادبوونی دەردراوی لوت، هەڵامە تووتە، کۆکە و سەرئێشە، شەکەتی و هەستکردن بە لاوازی، تەنگە نەفەسی و توندبوونی سنگ لە حاڵەتە قورسەکاندا. دووهەم، ئەگەر لەلایەن پزیشکەوە ڕەوانەی ماڵەوە کرایتەوە، ئەوە هەوڵ بدە لە ماڵەوە بمێنیتەوە پشوو بدە بۆ ئەوەی زووتر چاک ببیتەوە و کەسانی تر توش نەکەیت. سێهەم، لە کاتی سەردانی پزیشک ئەوە دەمامک بەکاربێنە بۆ ئەوەی ڕێگری لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بکەیت. چوارەم، کاتێک دەکۆکیت یا دەپژمیت دەمولوتت دابپۆشە. پێنجەم، بە هیچ جۆرێک سەردانی نەخۆش مەکە لە ماڵ و لە ناو دامەزراوە تەندروستیەکاندا بەمەبەستی هەواڵ پرسین. دوورکەوتنەوە لە ترس و دڵەڕاوکێ. یەکەم، هەوڵ بدە خۆت دوودڵ نەکەیت و مەترسە و مەکەوەرە ژێر کاریگەری هەندێک هەواڵی ناڕاست کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە دەگوازرێتەوە.
ئەمانە گشتیان ناڕاستن و بنەمایان نییە، تەنیا زانیاری لە سەرچاوە باوەڕ پێکراوەکانەوە وەربگرا. دووهەم ئەوەی جێگەی دڵخۆشیە تا ئێستا ڕێژەی مردن لە نێو بەشداربوواندا زۆر کەمە بە بەراورد بە پەتاو هاوشێوەکانی تری. ڕاگەاندنی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان. تەوەری یەکەممان قسەکردنە لەسەر کاریگەری کۆرۆنا ڤایرۆس و وەروەها بڵاوبوونەوەی دەنگۆکانی لەسەر دەرونی هاوڵاتیان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فەهمی عەلی عەزیز پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان. کاک دکتۆر زۆر بەخێربێی. بەخێربێ. سپاس بۆ میوانداریتان. کاک دکتۆر ئەگەر لەم قۆناغەوە لەوە بچینە ناو بابەتەکەوە لەم قۆناغی کە ئێستا تێدان دەرونی هاوڵاتیان لە حاڵەتێکی توان بڵێن ناجێگیرایە لە حاڵەتێکی جۆرەك لە قەلەقی وازواسیای هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە یان بۆچی وای کردووە کە هاوڵاتیان بەم شێوەیە لە حاڵەتی دەرونی ناجێگیرا بن دەبینین ڕۆژانە ترسێگەیە دڵەڵاوکەیەکەیە. سپاس بۆ میوانداریتان. بەیانی هەموو لایەک باش ئارام و تەندروست و دەروون دروست بن. پرسیارەکەت ڕاستەکەی لە کاتێکی زۆر گونجاوا بوو. هەر بەو بۆنێشەوە لە یادی 16 سیا یادی کیمابارانی هەڵەبجە کە ڕێکەوتی ئەم ڕۆژەیە بەداخەوەیش ڕەبتێکی زۆری هەیە بە بابەتەکەەوە. سڵاو و سەری ڕێزدانوێن بۆ گیانی پاکی شەیدانی هەڵەبجە خۆم هەمووکو قوربانیەکی ئەو کیمیاوێش. ڕێکەوتی ئەم دوو حاڵەتە زۆر سێرم بەیەکەوە پەیوەندێکی زۆر جوانیشان هەیە بە پرسیارەکەی جەنابتانەوە کە ئایا چ پەیوەندێکی ئەم بارودۆخ و پەتایە هەیە بە دەرونی ئینسانەوە. ڕاستەکەی هەموو کارەساتە جایتر مرۆیی بێ یان سروشتی بێ ئەوانەی کە ئێماڵین خوا کردووەکو موسڵمان هەمویان پەیوەندێکی ڕاستەوخۆیان هەیە بە دەرونی ئینسانەوە. کارەساتە مرۆیەکان تراژیدیەکان بۆ نمونە کارەساتی کیمابارانی هەڵەبجەی با بڵێن زیندوو نەڵێن شەهید لەمەوە دووە بینیمان چ کاریگەرێکی دەرونی خراپی هەبوو لەسەر دانە بە دانەی تاکی ئەو شارە خۆشەویستە و کۆی دانیشتوانی کوردستانیش چونکە خۆمان زانین شاری هەڵەبجە دابڕاو نەبوو لە شارەکانی تر بۆی تێکەڵاوی کۆمەڵایەتی وانە و حتا کۆمەڵی خەڵکی ترە بوون لە شارەکانی ترۆ چوون ئەوێ بۆ کیمیاوێ شەهید بوونەوە بابەتێکی ترە. بۆیە پەیوەندێکی ڕاستەخۆی هەم بە کارەساتە سروشتیەکان هەم مرۆکردەکانەوە. بەڵام ئەوەی کە زانستی دەروون ناسی و نەخۆشە دەرونیەکان پێیان پێ بردووە خۆشبەختانە تاوان ئەمە بە توێژینەوە ئەم شتانە دەرکەوتون ئەو نەخۆشە دەرونیانەی کە دەرەنجامی کارەساتە مرۆڤکردەکانن زۆر زیاترە وەک لەو نەخۆشە دەرونیانەی کە دەرەنجامی کارەساتە خواکردەکان. یعنی ئەگەر بە نمونەیەکی ڕوونکردنەوە بیڵین ئەو نەخۆشە دەرونیانەی بۆ منە قەلەقی و ترس دەرەنجامی لافا و هەورە بروسکە و بوومە لەرزە و ئەم شتانە ئەبن با بڵین تا ڕادێک پەتای کۆرۆناش کە لە نێوان دوو کەوانەدا ڕەنگە خوا کرد بێ زۆر کەمترە وەک لەو حاڵەتانی وەکو کیمیاویەکە و وەکو کارەساتی هیرۆشیما و شەڕی براکوژی و قەیرانە دروستکراوەکانی دارایی و ئەم شتانەوە. بۆچی؟ چونکە لە ناخی ئینسانە عادەتەن دەرون ئینسان وا خوڵقاوە بیان و لەگەڵ هەنێ وەسایلی بەرگری دەرونی هێنێتەوە بۆ ئەو شتانی کە تووشێ بێ. بۆ نمونە کە هەمومان بیستمانە کە لە کاتی قوربانیان لە کاتی تەعزیەکان لە کاتی شتێکە خەڵکەکە تا ڕادێکی زۆر بە دەرونێکی ئارامەوە ڕۆکاتە ئەو تەعزیە و ڕوبەڕووی ئەو کارەساتە بێتەوە بۆ مناڵێ کاری خوا بوو. هیچ ناڵین لەگەڵ ئیشی خوای گەورەیە ئەمە جۆرێکە لە هین لە وەسیلەی پێگەیشتووی ئەوەی کە پێڵێن ماچور دیفێنس میکانیزم لە زانستی دەروون ناسیا وەسیلەی پێگەیشت و بۆ بەرەنگاربوونەوەی حاڵەتە ناسایە دەرونیەکان شتێکی زۆر جوانە. ئەمەی تر وەکو تەحلیلێک باسەکرێکە بۆچی ئینسان بە کارەساتە خواکردەکان کەمتر تووشی حاڵەتی دەرونیە بێ ئەبێت ناڵی نابێ
چکە ڕوویداوە زۆریشە بەڵام بەراورد بە ئینسان کردەکان کەمترە. پەتای کۆرۆناش یان هەر پەتایەکی تر کە لە مێژووە زۆر ڕوویداوەکو تاعاونی ڕەشی ساڵانی سەدەکانی پێشووتر و پەتای کۆلێرای ئیسپانی ساڵی 1970 کە نزیکی 50 ملیۆن گیانی کردە قوربانی لە ساڵی 1970 پاشتر پەتای سارس و ئەوەی مێرسوانی لە ساڵانی 2005 و بەدواوە هاتن ئەمانە بەدڵنیاییەوە هەموو ئەمانە کاریگەری ڕاستەخۆ و ناڕاستەخۆی دەرونیان هەبوو. ئێمە بە گوێرەی پیشەکەمان پسپۆڕێتێکەکەمان ڕۆژانە بەرکەوتەمان هەیە لەگەڵ ئەوانەیە. بۆچی ئەمانە کاریگەری دەرونیان هەیە لەسەر مرۆڤیان وا لە دەرونی مرۆڤەکان شڵۆق بێ ناجێگیر بێ. ئەلبەتە دیارە پەیوەندیەکەی لە بینی مرۆڤ و دەرون ئەو شتان هەیە. هەر لە پێناسە سادەکەی زانستی پزیشکی خۆی وەکو لای هەمووتان ئاشکرایەوەمە هیچ نهێنێکی دیانە جستەی با بڵێ مرۆڤ خۆی پێکاتی مرۆڤ پێکاتەیەکی فرەلایەنەیە پێکاتوە ئەوەی کە ئەیبینین لە زمانە بایۆلۆژیکا پێوترێت جەستە لە جەستە پێکاتوە و لە دەرونیش پێکاتوە و بزاناگەلی ئەوانەی کە باگراوندی ئاینیان هەیە باوەڕیشان بۆ هەیە کە ڕۆحی ژێکێکی تر لە پێکاتە سەرەکیەکانی مرۆڤ. کەواتە ئێمە ئەگەر لە ڕۆژ زانستێکە شەو قسە بکەینەوەی کە زانستی پزیشکی ئیشی پێکا جەستە و دەروونە ئەم دوو پێکێنەرە پەیوەندێکی ڕاستەخۆیان هەیە بێکەوە. هەر لە ناو جەستەیە کۆمەڵێک مادە و پێکێنەر و هۆرمۆن هەیە با بڵێن بە زمانە سادەکەی هۆرمۆنیان دەمارە گەیاندنن ڕاستەخۆ پەیوەندیان بە دۆخی دەرونی ئینسانەوە هەیە با دوور نەڕۆین هۆرمۆنی ئەدریناڵینەوەی کە هەمومان بیستومان ئەم هۆرمۆنە هۆرمۆنی ترسی پێوترێ هۆرمۆنی سترێسی پێوترێ هەر کاتێکم هۆرمۆنە زیایکردەوە ئینسانەی تر بڵێ جۆرێک لە قەلەقی ئەوشتان ڕووتیەکە هۆرمۆن هەیە تایبەتە بە خەو هۆرمۆن هەیە تایبەتە بە خەمۆکی و بێتاقەتی و چێژ وەرنەگرتن لە ژیانەوەانە بۆیە ئینسان کاتێک کە ڕوبەڕووی مەترسیەکی دەرەکی ئەبێتەوە یان ناوەکی ڕێژەی ئەم دەمارەگەیان و هۆرمۆنانە زیاد و کەمەکەن و لە هەڵس و کەوت و شێوازی ژیان و خەو و خواردن و ئیش و کاریان ڕەنگەداتەوە بە ئاشکرا باوترینیشیان لەناو ئەو نەخۆشیە دەرونیانەیان با بڵێن ئەو حاڵەتە دەرونیانەی کە تووشی مرۆڤ بن بۆی ئەم پەتا و کارەساتە سروشتیان خواکرد و مرۆیانەوە نەخۆشیەکانی قەلەقی دوجار نەخۆشی خەمۆکیە. دکتۆر من ویستم ئەوە پرسم ئەو هۆرمۆنی کەوا لە جسمی ئێمەیە هەیە با بڵێن هۆرمۆنی ترس زیاد دەبێ لە ئەگەری لاوازبوونی دەرونێکی با بڵێن دەرونی مرۆڤێک لە هەمبەر ئەو حاڵەتانەی چ سروشتی بنیان با بڵێن دەستکردی مرۆڤ بن ئەو کاریگەری خراپانە چیەواتە ئەگەر مرۆڤ دەرونی تووشی قەلەقی بوو مرۆڤ با بڵێن حاڵەتی دەرونی تێکچوو کاریگەری لەسەر دەرونی هەبوو دەرەنجامەکەی چییە بێ واتە ئێستا هەدوو هاوڵاتی یەکێکیان لە ڕووی بۆ نمونە مقابلەکردن لەگەڵ کۆرۆنا بەهێزە یەکێکیان لاوازە ئەوەی کە لاوازەکەیە لایەنە خراپەکانی چین ئەی لایەنە باشەکانی ئەوەی کە دەرونێکی بەهێزی هەیە یان کاریگەریەکانی خراپی زۆر جوانە ئەمە پرسیارە ئاڵتوونێکەشە ڕاستێکی ئالێرێ کاریگەری دەرونی لەسەر جەستەی و جەستەی لەسەر دەرونی زۆر گرنگە هەر بۆ تەندروستی هەم بۆ دەرون دروستیش هەر بە زمانێکی زۆر سادە ئەو کەسانەی کە لە قەلەقی و ترسێکی بەردەوام و دۆخی خەمۆکیان توانای بەرگری لەشیان با بڵێن سیستەمی بەرگری لەشیان وەزارەتی بەرگری لەشیان لە حاڵەتێکی پەشێواوی و لاواز و متایە ئامادەیە یان با بڵێن دەستەمۆیە و لە حاڵەتێکی وا لاوازیایە هەر کاتێک ڕەشەیەکی دەرەکی هەبێ بۆی هەیە بە ئاسانی زەڤەری پێبەرێ بە کورتیەکەی هەر زۆ بە زمانێکی سادە ئەگەر 100 کەسی ئاسایی بێنی بگەڕێ بۆ بەربڵاوی ڕێژەی نەخۆشی شەکرەتیانە یان با بڵێن بەرزەفشاری خوێنتیانە باشە 100 کەسی ئاسایی بۆ نمونە ئەگەر بڵێن لە 100 تا 2 بۆ 5 ئەمە ڕێژەی بڵاوی ئەم نەخۆشیانە ئەگەر بێت و 100 کەسیش بێنی کە نەخۆشی خەمۆکیان هەبێ یان قەلەقیان هەبێ ترس لەو 100 کەسە لانی کەم 15 بۆ 20 کەسیان تووشی ئەو حاڵەتە بن ینی دوو بەرابەر هەنەجار دوو بەرابەر و سێ بەرابەری کەسی ئاسایی زیاتر تووشی نەخۆشی جەستەی ئەوەی کە بڵێن دەرونی بەڵێ ئەوەی کە حاڵەت و نەخۆشی دەرونی لەگەڵایە جا تەماشاکە
چ پەیوەندێکی ڕاستەوانە هەیە لە بینی جەستەی مرۆڤ لەگەڵ دەرونی مرۆڤە بەدڵنیایی و ئەوانەی کە حاڵەتی دەرونیان لاوازە پەشێواوە لە دۆخی ترس و خەمۆکیان وەزارەتی بەرگری لەشیان سیستمی تەندروست بەرگری لەشیان زۆر لاوازە بەمەش ئامادەن بۆ ئەوەی کە ئەگەر بۆ نمونە ڤایرۆسێکی ئاسایی زەبەر بە کەسێکی تر نەبات بە ئاسانی زەفەر بەمانە بێت بۆیە ئالێرە زۆر گەنگە بزانین چۆن هاوسەنگی دەرونی خۆمان ڕاکە جامویستم ئەوە پرسم پێم گوان دڵیان پرسیاری هاوکاریشم بەبێ ڕێنمایی بەڕێستان ینی لەو حاڵەتی ئێستا بەشێکی زۆر هاوڵاتیان لە ماڵەوەن ڕەنگە لە ترس و قەلەقیابن ئەوە یا نەتیجەی ئەم دەرمان دۆزراوەتەوە نەدۆزراوەتەوە یەکێکی تر توژ و توژ نەبوو ئەو هەواڵانەی کەی بیستن ڕێنمایی بەڕێستان چیە بۆ ئەوانەی کە لە دەرونێکی ئاراما بن یان کۆنتترۆلی تا ڕادەیەک دەرونی خۆیان بکەن لەم بارودۆخێکی ئێستاکە هەیە تاوان ئێمە باز لە حەزەرەکەین باز لە ترسەکەین لە دۆخە ئاساییەکەیان چکە بیرمان نەچێ هەموو شتێک ڕێژەی هەیە ترسیش ڕێژەی هەیە لە ڕێژەیەکە ئاساییە بەڵام لە ڕێژە ڕادەیە تێپەڕینە ئاساییە هەمومان منەمە هەموو جارێکە لێمەوە هەمومان دڵمان بە باران خۆش بەڵام لە بارانی زۆریشە ترسین بۆی حەزەرەکەین پەنجەرەکانی ماڵمان سەربانی ماڵمان کون بڕەکەین وانە ئەو پەنجەرانی کە بۆ هەوا گۆرتیە کردومانەتەوە لە کاتی بارانی سەختە ئایگرینەوە بۆی ئەوەیە دەژور و زەرمان لێنەیە ئەمە پێیڵێن حەزەر شتێکی زۆر باشە لە کاتێکا باران شتێکی زۆر خۆش و خێر و بە ڕەحمەتەی تر ئەو شتانەیە بەڵام حەزەر واجبە لە کاتێکە ئەم ترسە ئەگەر لەوە زیادی کرد ئەو کەسە بەهۆی ئەم بارانەوە نەچوە دەرەوە لە ئیش و کار کەوت و لە ناخەوە تەواو پەژموردە و ترسا ئەو وەختانە بێتە نەخۆشی یعنی کار لەوان نەما کە تۆ سوود لە جوانی و بەرەکەتی بارانەوە شتانە وەرگری گۆڕا بۆ دۆخێکی تر کە تەواو زەرمەند بوو بەڵام کەلعادە ئێڵێمەوە حەزەر جیایە ترس جیایە ترسێکی کەم زۆر باش ئێمە چینە سەر شاخ بە حەزەرەوە ئەڕۆین بۆی نەکەوینە خوارەوە کەواتە ترسمان لە کەوت نەخوارەوە وای لێ کردین کە نەکەوینە خوارەوە ئەمە زۆر باشە ئەی ئەگەر لەسەر شاخ ئێمە تووشی حاڵەتی تۆقین بووین ئەوەی کە پێڵێن ئەکرۆفۆبیا ترس لە بەرزایی بەهۆی ترسەوە بورینەوە کەوتینە خوارەوە کەواتە ئەمە خراپ بوو هەم لە ڕووی جەستەیی و هەم لە ڕووی دەرونیەوە تۆقینەکە خراپە زۆر تۆقینەکە خراپە تۆقین لە هەموو شتێکا خراپە بەڵام حەزەر واجبە ترسێکی کەم واجبە ئەم ترسە وامان لێکا لەم کۆرۆنایە پابندی بە ڕێنمایە تەندروستیەکانەوە ئەمە زۆر باشە زۆر باشە بەڵام لە ڕێژەی خۆی نەچێت دەرۆبیرمان نەچێ ها دەشۆردنیش حەدی خۆی هەیە ناڵێن هەموو سەعاتی قینا دەست بشۆ هەموو نیم سەعاتێکیش بشۆ کەسی وازواسیت هەبووە لەم ماوەکەمەی بەڵێ زۆرە هەبڵاوبوونەوەی بەڵێ زۆر بۆ بەداخەوە دەرەنجامی کەمی هۆشیاری دەروندروستی و تەندروستی تاک ترسێکی لە ڕادە بەدەر و تۆقین گەشتۆتە ڕادەیە و کەسە بێتە حاڵەتە دەرونەکە بێ بە نەخۆشی دەرونی کاکە ترس زۆر باشە حەزەر زۆر باشە بەڵام لە ڕێژەیەکی کەمە ئەگەر ترسەکەوامان لێ بکە پابند بین بە ڕێنمایی تەندروستیەوە دەست و دەممان زوو بشوین هەموو سەعاتی جارێ دووجار کەمتر نەبێت لە 30 سانیە دەست نەبین بۆ دەم و چاو لوتمان نەچینە ناو قەرەباڵخیەکانەوە خەوێکی ئاراممان هەبێت ئەمانە زۆر باشن ئەمان ترسێکن نەتوانین بڵێن ئیسفادەی هەیە بەڵام ئەگەر بگاتە ڕادەی تۆقین و دابڕانی تەواوی کۆمەڵایەتی و تێکچوونی خەو و ئیشتیهای خواردن و ئەم شتانە تێکچوونی تەرکیز و زاکیرە ئەم شتانە تەمان ئەمە شتەکە لە ڕەحمەتەوە بوو بە زەحمەت کەواتە بە سادەی بابیڵین ترس و حەزەر لە ڕێژەیەکی کەمە زۆر باشە هاوڵاتی هەتا پابندی ڕێنمایی تەندروستی بێ بە دوور هەبێت لە مەترسی حەقیقیەکە کە بریتە لە ئەو بەڵاو ناخۆشیانەی کە ڕەنگە خوا نەخواستە بەهۆی ئەم نەخۆشیەوە بڵاو بێتەوە نامانە لەبەرەوە بالفعل کوور دەڵێ دوور بڕەوە دوور زۆرەوە ئێمە دوورە ڕۆین بەڵام دروستینەوە قەیشێکە بە 2 هەفتە نەبێت 2 مانگ لە ماڵەوە بمێنەوە بەڵام دوایە و 2 مانگە بە دروستی بینەوە ناو کۆمەڵگا نەک شتەکە بەگاڵتە و تا ڕادەیە شلگیر بینتیایە و بڵین ئەفشەیە و با بڕۆینە خەرەباڵخێوانە و خوا نەخواستە دوای مانگێکی تر بە دەردی هەنێ وڵات بڕۆین کە بەداخەوەی سەخەریکە شتەکان لە کۆنتڕۆڵ دەچێت دەرەوە بۆیە بێ ئەم ترسە بێتە مای ڕەحمەت بۆمان نەک بێتە مای زەحمەت و ناخۆش. زۆر باشە دکتۆر ئێستا لە ماڵەکاندا میدیاکان
تیڤەکانەکەیتەوە باسی ئەم ڤایرۆسی کۆرۆنایەوە مۆبایلەکانیان ئەگرن بەدەستەر باسی ئەوەیە چی بکرێت بۆ ئەوەی کە هاوڵاتیان خۆیان بە دوور بگرن لەو هەواڵانە چونکە ئەم هەواڵانەش کاریگەریکی زۆری دەبێت لەسەر دەرونی هاوڵاتیان ونا بە پەلەیەگە خوێنی تۆ نووسراوە 5 حاڵەتی کە لە سلێمانی تۆمارکرا ئەوەی کە ئەوە بوو لە فڵانە وڵات ڕێژەی مردن ئەوەنە بەرز بووە ئەمانە کاریگەریکی زۆریان لەسەر دەرونی هاوڵاتیان هەیە چ ڕێگایە بگرینە بەر بۆ ئەوەی لەم هەواڵانە دوورکەینەوە و گرنگی بە لایەنێکی دیکەوەین بۆی سێری ئەو بابەتانە نەکرێت دووبارە مەش پرسیارێکی زۆر جوانە بەداخەوە یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی حاڵەتە دەرونیەکان و شڵەقان و شێواندنی دۆخی دەرونی تاکی کورد بریتیە لە نابەر پرسیارەتی بەبێ ئیستیسنا میدیای کوردی چ بینراو چ بیستراو کاکە گەشتۆتە ڕادە ینی خەڵکە تۆقیان هەنێکیان هیچ پێویست بەەوە ناکەن ئەمە بێسەروبەریە ئەمە بێسەروبەری پێوترێ لە غیابی ڕێخستن و یاسایەکی جوانە ئامادە نەبوونمان بۆ دۆخێکی ئاوا ئیتر ئەم فەوزایە ڕۆیاکە ئەیبینیت هەمووی دەست لە هەموو شتێک وەرەیە بەڵام شەڵا دەستوەردانەکەش بە شێوەیەک بە سوودی هەبووە خۆ زۆر چاکە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تەندروستی و دەرەندروستی تا شتێکی زۆر باشە مای دەستخۆشیە بەڵام ببێتە مای تۆقااندن و ئەوەی کە بە سوور و خەتی سوور و جا ئەمە زۆر هەڵێ سێرکە بە نووسینی سوورە نووسن بە پەلە خۆی سوور ڕەمزە بۆ ترس و تۆقین و ئەم شتانە نەکاکە پێویست بۆ ناکە سەیری هەنێک لە میدیا بەرپرسە جیهانی جوانەکان کە کاکە BBC بە نمونەیەک بینینەوە با ئەمە توانی پیا و احتیزای پێ بکەانی سەیری کاوشتی لێ فێر بێ چەند دەقە جارێک بە نووسینێکی جوان تاوان نەک بە بەردەوامیش تەکەڵ هەڵک بترسێنێ کۆمەڵێک ڕێنمایی تەندروستی و دەرەندروستی ئەیا بە هاوڵاتیان ئاوا بکەن و ئەوا مەکەن بە زمانێکی سادە پێویست ناگاتەوە ئەم خەتە سوورە هەر ئێستا لە ئێران ئەو نەیتر توش بوو لە ئیتاڵی ئەمە ڕسمی 4 نەفەر کەوتونە سەرجادەکە ئەوە پێویست ناکە هەواڵێک نی ئەسڵەن خەڵکی عام بیزانێ ئەوە پێویستەکە لە کەرتی تەندروستی بیزانێ من ئاگادار بم لی من وەکو پزیشکێک وەکو کارمەندێکی تەندروستی کە لە بەرەی پێشەوەی ئەم دۆخەیەم ئەم باڵێن ئەم جەنگە نائاساییەم من پێویستە ئەو زانیاریانە بزانم من پێویستە بزانم لە ئیتالیا بڵاو بۆتەوە بۆ ئەوەی هەست کەسێک لە ئیتالیا هاتەوە حکومەت ئاگادارکەم وەلایەنی بەرپرس ئاگادارکەمەوە بیان خاتە کەرەنتینەوە چ پێویستە کە هاوڵاتێکی داما و لە شارە زوریان لە خۆشناویان لە هەولێر لە سلێمانی ئەم شتە بزانێ و پێی بتۆقێ شتێکی زیادەیە بەداخ دکتۆر گیان زۆر سپاس قسە زۆر ما بوو بەڵام لە دەرفەتێکی تر لە خزمەت دەبین و چکە لایانی دەرونی زۆر گرنگە سپاس بۆ ئامادەبوونت بینانی بەڕێز زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر فەهمی عەلی عەزیز پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان ناوڕێکمان هەیە دێنەوە لاتە دووەمین ساڵیادی کیمەبارانکردنی شاری هەڵەبجەیە و شاریکە لەلایەن ڕژەمی بەحسەوە لە ڕۆژێکی وە کۆمڕۆدا بە نزیکەی 8 بۆ 10 فڕۆکە بردومانی کیمیایی کرا و زیاتر لە 5,000 هاوڵاتی و شارە شەهید بوون و زیاتر لە 12,000 هاوڵاتی دیکەش بریندار بوون سەر ڕای بێسەر و شوێنبوونی چەندانی دیکە بۆ قسە باسکردن لەسەر و بابەتە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز فاروق عەلی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیمان کردووە کە باز لە چەندین چیرۆک و بابەتی جیاواز دەکەین لەو ڕوانگەی کە وەک شاید حاڵێک لە ڕووداوە کە داهەبووە زۆر بەخێربەی کاک حاجی ئەمەوێت لەوە دەست پێ بکەم کە چۆن کیمەبەرانی هەڵەبجە ڕوویدا ئێوە پێشبینی ڕووداوێکی لەو شێوازەتان دەکرد بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس و ستایش بەخوای گەورە میهرەبان و بە هەزاران درود و ڕەحمەت بە سەرگیانی پاکی پێغەمبەر صلی الله علیه وسلم سڵاوم بۆ تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام سوپاس بۆ ئێوەیش دیارە ئێمە ئەمڕۆ قسە لەسەر کیمیایی بارانی هەڵەبجە دەکەین ڕێکەوتە لەگەڵ مەوزوعی کۆرۆنا پیتی یەکەمیان وەکو یەک وایە جیاوازیەکە لەوایە ئەو کاتێک کە هەڵەبجە کیمیایی باران دەکرێت تەنها ئەو گرفتەوە ئەو
ناڕەحاتی و خەمە ئەو بارە قورسە تەنها وەبەر خەڵقی هەڵەبجەیەکان دەکەوێت بەڵام کۆرۆنا ئێستا هەموو جیهانی گرتوێتەوە بگرە تا ئێستا خەڵکی هەڵەبجە تا ئەندازەیەکی زۆر کەمترین ئەو قوربانیان بەرکەوتۆ هیوادارم تەواوی هەرێمی کوردستان و تەواوی کوردان و تەواوی جیهان و هەڵەبجەش لە ناویانە بە دوور بن لە ناو لەو کێشەوەگیر و گرفتێکی ئێستا ڕووی لە خەڵقی کردووە ئەو بارودۆخە سەختەی کە ناوی کۆرۆنایە زوو بارگە و بنەی پێشێتەوە بڕات دیارە هەڵەبجە مۆقعێکی استراتیژی هەبووە لە دەمێک بوو کە ڕژێمی بەعەس هەوڵی دەدا هەرچیەک بووە هەرچۆنێک بووە تۆڵە لە خەڵقی هەڵەبجە بکاتەوە تۆڵە لەو شارە بکاتەوە من بۆ خۆم لە کیمیایی بارانەکە و ئەو کاتێ ڕۆشمە ناو بینایی مخابراتی هەڵەبجە دۆسیەکم دۆزیەوە کە دوایە دامە سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی نووسرا بوو لێی ظهور ظاهرة دينية في حلبشة مەلەفێکی زۆر گەورە بوو زۆر بابەتی لە خۆی دەگر کە چی بکرێ بۆ ئەوەی کە ئەم شارە چیتر بە شار نەمێنێەوە پێویستە ڕوبەڕووی ببنەوە دیارە هەڵەبجەوەکو باسم کرد لە بەروی مەوقعێکی استراتیژی هەبوو دەکرا زۆر بە ئاسان هێرشی بکرێتە سەر و بگیرێ لەبەر بوونی دەریاچەی دەربەنی خان و سیروان لەوێ لەبەرەوەی کە تەنها ڕێڕەوێک کە زۆر ئاسان بوو بگیرێ بڵێن پردی زەڵم و گردی گۆ بوو کە ئەوێ دابخرایە ئیتر زۆر بە ئاسانی هاتوچۆی هێزەکانی ڕژێن بڵین ڕێگەی لێ دەگیرا چەند قسە و باسێک هەبوو لەو کاتا کە هۆکار بوو بۆی کە پەلاماری هەڵەبجە بدرەیەکێک لەوانە شەڕی ئێران و عێراق گەرمەی شەڕ و ناڕەحەتیەکانی ئەو دوو وڵاتە بوو هەر وڵاتێکیان بۆ هەلێک دەگەڕا کە چۆن جەبهەیەک بکاتەوە لە خاکی ئەو بۆ ئەوەی کە کاتێکە پەلامار و هێزەکان لەسەر شوێنێکی کە هەیە سوکتریکە و ئەو کاتش ڕژێمی باسیش هێرشەکانی بۆ سەر سەرکردایەتی یەکێتی نیشتمانی بە تەواوەتی پەرەی سند بوو خەریک بوو تا ئەندازەیەکی زۆر زۆری بۆ ئەوە هێنا بۆ یەکێکی لە هۆکارەکان یەکێتی نیشتمانی هەوڵی دەدا بەپی سەرچاوە مێژوەکان و ئەبزانم کاک شەوکەتی حاجی میشیریش خۆی لە کتێبەکەی خۆیان نووسیوێتی ئەوانی شەڵیان دەدا کە بەشێک بن لەوەی کە زوو هێرشەکە بکرێ گەرنا پێشتر نە هەڵەبجە قەرار بوو هێرشی بکرێتە سەر و نە قەرار بوو لەو کاتەشە هێرشەکە ئەنجام بدرێ بەڵام دیارە پەلەکراوە لە ئەنجامدانی هێرشەکە بەڵام سەرکردایەتی زوتنەوەی ئیسلامی هەر زوو ینی لەگەڵەوە نەبوو هەڵەبجە ئەو هێرشەی بکرێتە سەر و بکرێتە قوربانی لە پێناوی لایەنیەکە یان لە پێناوی دەوڵەتیەکە بەڵام دیارە ئەو کاتە سەرکردایەتی زوتنەوەی ئیسلامی ئەو گوێی لێ نەگیرە بۆیە ئەو بارودۆخە ڕوویدا کە ئێمە هەمومان دەزانین کە ڕوویدا بۆیە کیمیایی بارانکردنی هەڵەبجە بە پێی ئەو ئەزمونانەی کە لە نێوانی شەڕ و ئێران و عێراق هەبوو و بۆ خۆتان دەزانن کە لە زۆر شوێنی کە کیمیایی بەکاریان نابوو ڕژێمی بەعەس بۆیە ئەو کاتی پێش هێرشەکە بڵێن دەوراتی تەدریبی کرایەوە بۆ هێزەکانی پێشمەرگە بۆ هەموو لایەنەکان ئەو کاتە پیانوتم کە یەکێک لە ئەگەرەکان ڕوودانی کیمیایی بارانە تەنانەت شێوازی بەکارهێنانی قیناع و چۆنێتی خۆپاراستنیان پێوت بوون هەرچەند دوایەکە هێزی پێشمەرگە زۆر ڕێایەتی بە خۆمان ئێمە خۆمان زۆر ڕێایەتی ئەوەمان نەکرد بۆیە بەڵێ بەداخەوە یەکێک لە ئەگەرەکان ڕوودانی کیمیایی باران بوو بۆیە لەگەڵ ئەوەی ئێستا ئێمەدا دەنیشینتەیە لەم کاتە کیمیایی باران دەسی پێ نەکرد بوو لە ساعت تقریباً 11:30 هێرشەکانی فڕۆکە دەسی پێ کرد زۆر باش کاک حاجی بەحکوێی بەڕێستان وەک پێشمەرگەیەکی دێرین کە ئەو کات کوڕێکی لاوچاک بوون لە ناو پرۆسەکەیە بوون وهروەها وەکو ڕۆژنامەنووسێکیش وەکو شایەت حاڵێکیش من و ئەمڕۆژ وەکو باڵێن سەرکردەیەکی سیاسی ڕەنگە خوێندنەوە کۆمەڵێک چیرۆک و کۆمەڵێک وەڵامی هەنێ پرسیارت لابێ لە دەمێ ئەوە بپرسم وەکو خوێندنەوەی جەنابتان وەکو شایەت حاڵێکەوە وەکو پێشمەرگەیە کەلان و شاری هەڵەبجە شەیدا بووی چ پێش ڕووداوەکە و چ لە کاتی کیمیا بارانەکەش خوێندنەوەیەک هەبوو ئەگەرێک هەبوو کەوا هەڵەبجە کیمیا بارانی بەسەرا بکرێ و لە قسەکانی وەڕشتانە ئەوە خوێندنەوەیەکە بوو بەڵام هیچ هۆکارێک هەبوو هیچ بربەستێکی فکری ناوخۆیی با بڵین دەستێک هەبوو کەوا ڕێگر بێت لەوەی ئەو هاوڵاتیانە هەڵەبجە بەجێ بێڵن لە کاتێکا مەترسیەوە هەبوو کەوا حکوومەت بەم شێوەی هێرش دەیانزانی کە ڕووداوە ڕوو دەدات دیارەکوتم پێشبینیەکە تەنها هۆکارەکەی ئەوە بوو کە دەزانرا پێشتر ڕژێمی بەعەس هەرکوێک شەڕ بوو بێت کاتێکە ئەو شوێنی لە دەست داوە بە کیمیاوی ڕوبەڕووی هێزەکانی هێزی ئێرانیەکان بۆتەوە
هەڵەبجە یەکێک بلو ئەگەرانە پێشتر وەکو باسمان کرد ئەو دەمێک بوو دەیویست تۆڵە لە هەڵەبجە بکاتەوە ساڵی ڕابردوو بڵێن ساڵی 1970 تانێک گەڕێکی کانیشقانی تەقاندەوە خەڵکێکی زۆری زیندە بە چاڵ کرد خەڵکێکی زۆر ئاوارە بوون بۆیە ئەوەش ئەو ئەگەرەش هەبوو کیمای بەسەرا بکرێت چونکە ئەو پێشینانەی هەبوو ڕژێمی باس لە پاش ڕزگارکردنی هەڵەبجە و هاتنە ناو شار لەلایەنی چی هێزی پێشمەرگەوە چی هێزی ئێرانیەکانەوە خەڵکەکە دانیشتە بوو ینی مەترسیەک نەبوو تاو ڕادەیە بەڵام کاتێک کە لە سەرەتاوە بە بڵێن بۆمبی ناپاڵم و بە موشکی هێشووی و ئەوانە هێرشەکانی کرد کە لە ساعت 11 سەر لە بەیانیەوە بوو تقریبا 11 بە دواوە چونکە بۆ خۆم لەبەرەوە ئەمە دەڵێم کە ڕۆشتین لە ماڵی باوکم دانیشتین بۆ نان خواردن سفرەکە ڕاخرا و بانگی نەدابوو نانمان نەخوارد هێرشەکان دەسی پێکرد بەڵام هێرشی کیمیاوی نەبوو لە سەرەتا لەم کاتا خەڵکەکە هەموو هەوڵیدا کە دەرچێتە دەر لە شار لە هەموو شوێنەکانی مەخرەجەکان و ئەوانی کە ڕێگەیەک بوون لە شار دەرچن بەرەو بەرزایەکان بڕۆن بەداخەوە کە ژمارەیەک لە پێشمەرگە بە تایبەتی ئەوانی کە سەربەیەکێتی نیشتمانی بوون دیارە بڕیارێکی سەرکردایەتی بوویان بڕیارێکی ناوچەوی بەرپرسەکانی ئەو شوێنە بوون ڕێگریان کردبوو لە دەرچوونی خەڵکەکەەوە خەڵکێکی زۆر کە ئێمە بینیمان دەیانوت بۆ ڕێگری دەکەن هەرچەندە لەو سنوورەی کە ئێمەی لێ بوو خەڵکەکە ئەوەی کە ویستی وەکو هێزەکانی بزوتنەوەی ئیسلامی بەڵێ ئێمە لە بەرەوەی کە سنووری هەڵەبجە و لە منتیقەی چنار و لای گوندی بام و کوبا و کوچەک و ئەوانەوە ئێمە لێوە داخڵ بووین ئێمە بۆ مێژوو جەنابی مامۆستا مەلا عوسمان لە ڕۆژێ پێش ڕوودانی هێرشەکە نامەیەکی نووسی بۆ مامۆستا مەلا عەلی مامۆستا مەلا ئەحمەد و ئەو بەڕێزانەی کە لێ بەرپرس بوون داوای لێکرد بەوەی کە بەهیچ شێوەیەک هێزەکانی بزوتنەوە بەشداری ئەو هێرشە ناکەن چونکە من دڵنیام ڕژێمی بەعەس هەروە لە هەڵەبجە و هەڵەبجەیەکان ڕازی نابێت دەمێکە چاوەڕوانی ئەوە دەکا کە شتێک ڕووبدا تۆڵەیان لێ بکاتەوە بۆیە من لەلایەنی ئێرانیەکان و هێزە کوردیەکانیشەوە ئەو بەرپرسیارەتە لە ئەستۆ دەگرم بەوەی کە هێزەکانی بزوتنەوە بەشداری نەکەن بۆی ئێمە لە هێرشی فعلی بۆ سەر هەڵەبجە بەشداریمان نەکرد دوو ڕۆژ پێشتر هێرشەکان دەسی پێکرد بوو ئێمە لە 16 لە سعات 10 سەر لە بەیانی گەشتینە ناو هەڵەبجە بەڵام کاتێک کە بڵێن بۆمبەباران و بە تیارە بۆمبەباران و ناپاڵمەوانە دەسی پێکرد هەوڵماندا بڵێنەوە خەڵکی کە لە ناو شارە هەیە هاوار بکەین بڵێن بڕۆنە دەرەوە و لە ناو شارە مەمێنە چونکە دوای ئەمە احتیمالی ڕوودانی کیمیاوی بەڵام بەداخەوە لە هەندێک سنوورەوە کە پێشمەرگەکەی لێ بۆ ڕێگریان لێکرد بوو ناخەڵکێکی زۆر دەرچوو بوون لە شار و ئەوانە ئەگەر دەرچوو بوون لە شار و گەشتنایەتە بەرزایەکان بە دڵنیاییەوە مەگەر هەر ئەجەلی خۆی گەورە و قەدەری خۆی گەورە ئەوانە بۆ بەرەو کیمیاویە ناکەوتن بەڵام بەداخەوە کە خەڵکێکی زۆر چوو بۆ دەری شار و گەڕان بوونیانەوە ناچار هاتبوونە ناو ماڵەکانیان و لە ناو ماڵەکانیش چوو بوونە ناو ژێرزەمینەکان ئەڵەتە هەڵەبجە لەبەرەوەی کە ساڵانێکی زۆر بەهۆی تۆپبارانی ئێرانەوە بۆ سەر شاری هەڵەبجە و تۆپبارانی مەدەنی خەڵکێکی زۆر لە ناو ماڵەکانی خۆیانە ژێرزەمینیان کردبوو ژێرزەمینی مەحکەم بۆ تۆپباران کە سەقفەکەی 50-60 سانتیمەتر بەرز دەبوو زۆر قوڵ بوو کیمیاویش دەنیشێ خەڵکێک لە پێناوی ئەوەی کە سەلامەت بێ نەیدەزانی کە کیمیاوی دەنیشە ڕێگری لێکراوە بچێتە دەرێ ناچار دەچێتە ژێرزەمینەکان کیمیاویش قۆرسە دەچێتە خوارزەمینەکان بۆی خەڵکێکی زۆر لە ناو بەداخەوە لە ناو ژێرزەمینەکان خنکان بوون و شەهید بوون ئەمە وای کرد کە ژمارەیەکی زۆر لە هەڵەبجەیەکان ببنە قوربانی کە دەتوانم بڵێم چیرۆکی نەبیسراوی زۆر هێشتا ماوە لەسەر ئەو خێزان و شەهیدانی کە لە هەڵەبجە شەهید بوون کە پاش گەڕانەوەی پاش 32 ساڵ تۆزی ئاسان نابێت لە بەرنامەیەکی زۆر کورتە پێم وابێ کاک حاجی بەڕێستیان لە کارەساتی کیمیابەرانی هەڵەبجە بریندار دەبی وازانم ئەگەر زانیاریەکەم هەڵە نەبێت چاوەکانیشت بۆ یەک ڕۆژێک لەبەرەوەی کە لە بەرزایەکانی باوە کوچەک بین پێشمەرگەیەک بانگی کرد وتی خەڵقی نەوەرن مامۆستا مەلا عەلی شەهید بووە ئەلبەتە لە خزمەتی مامۆستا مەلا عەلی بووین کە هاتینە خوارەوە سێرمان کرد پیاوێک و خێزانێتی لەگەڵ کوڕێکی کە بۆ خۆمان دەمان ناسی ناوی شەخ سەیفەدین بوو دیارە ئەو شەهید بوو کە ئەوانمان گواستەوە ئەو خێزانی کوڕەکەی دوایە کە هاتین بەرەو خوار بەرەو قوتابخانەی شارە زۆر و ناوجەرگەی کانیێشقان خەڵکێکی زۆر لەوێ کەوتە بوون لە گەرمەی بۆمبارانەکەیەوە بەڵێ گەرمەی بۆمبارانەکە بوو
من لا ئیرادی قیناوشتم پێ نەبوو هەڵم دەگەڕانەوە چونکە بڵێن ئەرزەکە خۆڵ بوو چونکە کوڕیان بوو بەسەر ئەرزەکە کەفیان دەچەران هەمیان ئەویان بوو بە قوڕ بەدەست هەڵم دەگەڕانەوە و ئەوانە بۆ خۆم تاکوونی ئاسر چاوم باش بوو بڵان دوای ئاسر هەر عەجیبم لات بۆ دنیا زوو تاریک بوو لایتێکم تازە گڵۆپێکم تازە کڕی بوو باشم گڵۆپم تازە کڕیەوە بۆچی ئەم گڵۆپەوەنە کزە و ئیژ ناگا کاتێکم زانی فعلەن چاوم نەدەستداوە ئەو شەوە چاوم نەیەبینی بۆ بەیانێکی ڕۆشتم لەناو مقڕێکێتی لە ناوگوندی ئابابێلیا بوون دەرزیەکم لە ڕانمدا باش و سپاس بەخوای گەورە چاوم ڕۆشنایی تێکەوتەوە بە نابینایە نەمامەوە هەڵەبجە ئەتوانم بڵێم یەکێکە لە کارە ساتەکانی سەدا بەڵام بەداخەوە لەو کاتە نە میدیا بەو شێوازە هەبوو و نە دەنگمان بە جیهان دەگەیشت دەوڵەتانی عەرەبی و تەنانەت دەوڵەتە زلهێزەکان هەمویان پشتگیری و پشتیوانیان لە ڕژێمی بەعەز دەکرد ئەوانەی کە غازەکە و بۆمباکەیان بە ڕژێمی بەعەز فرۆشت بوو خۆیان دەسەڵاتدار و زلهێزی جیهان بوون نەیان دەویست ئەو کارە ساتە بەو شێوازە گەورەیە بە جیهان بگات تەنها میدیای ئێرانیەکان بۆ ئیژە و کاتە میدیایەکی لاواز بوو توانیان هەندێک شت بە جیهان بگەێنن وێڕای ئەوەی کە سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی لەو کاتە لە پاش ڕووداوەکە سەردانی هەنێ وڵاتی کرد هەندێک لە دۆسیەکانی گەیاندە جیهان ئەگەر نا ئەو مەئسات و ڕووداوە گەورەی لە هەڵەبجە ڕوویدا هیچی لە هیرۆشیما و ناکازاکی کەمتر نەبوو بەڵام لەبەر بێخاوەنی گەلی کورد بەداخەوە نەتوانرا و تەنانەت سەرانی ڕژێمی بەعەز کاتێکە دەگیرێن و سزا دەدرێن و ئیعدام دەکرێن لەبەر بێخاوەنی گەلی کورد لەسەر دۆسی هەڵەبجە ئیعدام ناکرێت زۆر باشە کاک حاجی من پرسیاری ئەو بکەم پێش ڕوودانی ئەو مەرگە ساتەوە دوای ڕوودانیشی سوپای پازداران بە چ شێوازێک هاوکاری هێزە کوردیەکانی دەکریا بە چ شێوازێک هاوکاری ئەو هاوڵاتیانی دەکرد کە دوای ڕووداوەکە تووشی ئەو کارە ساتە بووبوون خۆی ئەگەر هاوکاری تەمان هێرشەکە بەبێ هاوکاری زۆر هاوڵاتی ژەیە کە من خەڵکی هەڵەبجە دەڵێن ئەگەر هێزێرەکان ئێرانیەکان ناتنایە هەڵەبجە ئەنی ئەو کیمیایە ڕووی نەدەدا تا ئەوە بڵێم نە کوردەکان بەبێ هێزەکانی ئێران دەیانتوانی هێرش بکەن و هەڵەبجە بڵێن ئازاد بکەن و ئێرانیەکانیش بەبێ هێزە کوردیەکان نەیان دەویست ئەوە بکەن هەردوو لە هاوکار بوون بۆ ئەنجامدانی هێرشەکە ئەوە شتێکی بەڵگەنەویستە ئەگەر هێرشەکە نەکرایە هەڵەبجەوەکو خۆی دەمایەوە بەڵێ لە هەشتا خۆت ئەو ڕووداوە ڕوویدا بوو بەڵام بەوە ئیکتیفای دەکرد بەلایانی کەم چۆڵ نەدەبوو وێران نەدەبوو خەڵقە شتێت نەدەبوون بەڵام کاتێک کە ڕووداوەکە ڕوویدا بۆ خۆتان دەزانن ئێران هەر ئەو کاتە نەبوو لە کاتی هەشتا تا بڵێن کاتێک خەڵکەکە ئاوارە بوون ئۆردوگای بۆکردنەوە لە کاتی ڕوودانی کیمیاویەکەشە دەرگای سنوورەکانی بەسەر خەڵکەکە کردەوە هاوکاری کردن خۆگەر هاوکاری دەوڵەتی ئێران نەبووە لەو کاتە ژماری شەهیدەکان چەند هێندە دەبوون ژماری بریندارەکان زیاتر دەبوون بۆیە هاوکاری و کۆمەکی هێزەکانی ئێران بەلایەک و تەنانەت دوایەک شەکە خەڵکەکە دێتە ناو شارەکانی ئێرانی وەکو پاوە و نەوس و ئەولادیانە ئەوانش هاوکار و پشتگیر و پشتیوانێکی زۆری هاوڵاتیان بوون ئەگەرنا زیاد لەوەی کە چاوەڕوان دەکرا قوربانەکان زیاتر دەبوون خۆی پێم وابێ ئەوەندەی میدیای ئێرانیش توانی کۆمەک بە قەزی هەڵەبجە بکە ئەوەندە لە ڕووی مرۆییەوە باڵێن زیاتر میدیایەکە توانین بە باش هەڵی سەنگێنین کە هێزە کوردیەکان ئەو کاتە ڕاگەیاندنیان کەم بوو تەنها ئێستش ئەو دۆسیانە ئەو دۆکۆمنتانی کەماون هەمووی هینی بڵین دۆکومنتی سەدا و سیمای کۆماری ئیسلامی ئێرانە ئێمە ئەو کاتە تیمێکی ڕاگەاندنی بزوتنەوەی ئیسلامی هاتە ناوشار لە پاش چەند ڕۆژێک لە ڕووداوەکە لە ڕاستیە ڤیددیۆیان نەبوو وێنی ڤیددیۆی تەنها کامێرە و فۆتۆ بوو کە من وا دەزانم ئەو تیمەی ڕاگەاندنی بزوتنەوەی ئیسلامی توانی خزمەتێکی باش بە مانەوەی دۆسیەکە بکە چونکە تەنها کامێرەمانە تورکەکە و کامێرەمانە ئێرانیەکە نەبوو کە ئەو کاتە دکتۆر ناتقی بوو یەکێک لە وێنەگرە زۆر چاکەکان تەنها ئەوان نەبوون میدیای بزوتنەوەی ئیسلامیش لە ڕاستیە کاریگەری زۆری باشی هەبوو لە تەسویرکرد لە ئەرشیفکردنی وێنەکان و دۆکومنتکردنی بابەتەکان بەڵام زۆربەی بۆ خۆشتان دەزان کە ئەو کاتە
تەنها ئیعلامێک کە کاری لەسەر لە ناو هێزە کوردیەکانە کاری لەسەر کیمیایی بارانکردنی هەڵەبجە کرد ئیعلامی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە بوو لە شارەکانە ساڵانە پێشانگای دەکردەوە پێشانگای وێنەی دەکردەوە کە چ لە دەرەوەی بڵین لە ئەوروپا و لە شارەکانی کە چ لە ناو شار و شارۆچەکانی کۆماری ئیسلامی ئێرانە لە کوردستانی ڕۆژهەڵات کاک حاجم لەمەوە لێ پرسم ئێوە چەند ڕۆژ لە هەڵاوجەمانەوە چونکە من دیمەنێک هەیە بەڕاستی دانیارکەی بینم مناڵێکە پێم وابێت لە عەبابەی لێ بەرە ڕووی کانێکە دەڕواوی بە حکمیەوەی شارەزای ناوچەکەم نادیمەنەکان هێشتاوەشتن دەکەوێ دیسان هەڵدەسێتەوە ڕادەکات دڵنیام و مناڵە چکۆلانە نەدەزانێت بۆچی ڕادەکات نەدەزانێت بۆ کوێ ڕادەکات تەنها ترسێکی بۆ دروست بۆ و دیمەنێکە من هەموو جارێکی بینم ئەگەر زۆر خۆم کۆنتترۆڵەکەم بەڕاستی پێم وابێ ناتوانم قسەکۆمیان یەکسەر دەگریم پێم وابێ ڕۆژانێکی زۆر لە هەڵەبجە ماونەتەوە و ئەوەش زانیاریم هەبێ کە یەکێک بووی لەوانەی هەم وەکو قوربانیەک هەم وەکو بەشێکی زۆر ئەو مردوانەی کەوا ئەو شەهیدانەکەوا بە خاکتان سپێردراون و پرسیارێکی هەر ئیزافەی ئەوە بە یەکەوە وەڵام بیتەوە پێم وابێت تۆ ناچیتە مۆنەمێتی هەڵەبجە بۆ پێ وایە بچووکترە لە حەدەسی هەڵەبجەیان هێشتا جۆرێک لە جۆرەکان کارەساتی هەڵەبجێ بچوو کردوێتەوە پرسیارەکان زۆر بوون با لەوە دەستی پێ بکەم وەکوتم چیرۆکەکانی چیرۆکە دڵغەمگین و مەئساویەکانی هەڵەبجە لە بەرنامەیەکی نیوکاتژمێریە باز ناکرێت منش تا ئێستا بۆ خۆم دەرفەتم نەبوو هەموو چیرۆکان بنووسمەوە ئەوەی کە تۆ باسی دەکەی خێزانێکن تا ئێستا الحەمدولیلا ژمارەیەکی زۆریان ماوەتەوە لە ژیانان و خۆیان بۆ خۆیان دەبینن تەوان ئێمە لە دوای ڕووداوەکە بارەگەمان بردە گوندی عەبابەی لێ بەڵام دوو ڕۆژ من بۆ خۆم 37 ڕۆژ لە ناو هەڵەبجە مامەوە دوای کیمیابارانەکە بەڵێ تا هەموو ئێمە لە پاش ڕوودانەکە جوابمان بۆ جەنابی ڕابەری گشتی ئەو کات جەنابی مام سەمەڵا عوسمان نارد بەوەی کە خەڵقێکی زۆر ئاوا شەهید بوون ئێمە بۆ خۆمان نەمازانی ئاوای لە گوندی عەبابەی لێ بووین پیاوێک هاتووتی کاکە وەرن کوڕەکەم پێش ئەم فەوزا دروست ببێ بە تۆپباران شەهید بووە لە گوندی عەنەب خستومانتە ناو تابوتەوە قەرار بۆ بینێژین بەڵام کە ئەم تیارانە هاتووە قەسفی کردووە بەجێم هێشتووە ێستا لە ناو تابوتەکەیە بەڵکو بێن بەدەمەوە بڕۆین بیناژین لە مزگەوتەکەی ئێمە لە عەبابەی دەبین ئەو لە مزگەوتی عەنەب بوو وتمان باشە ڕۆشتین کاتێککە بڵێن بۆ ێشار نەچووبینە ناوشار بدەین ناوشار چ باسە بە گوندی جەلیلا ڕۆشتین سێرەکەین بەم دیودیوی جادا هەر جەنازەیە و گەرمیش تۆزە بەرز بووبوویەوە جەنازەی و کەوتووە ئێوەش بۆ یەک جەنازە ئێمە بۆ یەک جەنازە ڕۆشتین ئەوە نەمان لەسەر جادەکە لا داوانێک کۆمان کردەوە کابرایشمان هەر لەگەڵە بەرەو گوندی عەنەب ڕۆشتین خودایە چی دەبینین لە گوندی عەنەب سەربانی مزگەوت حەوشەی مزگەوت زۆر عەجیب بوو ئەوەی لە دەوروبەری ئەو جەنازەیە بوو کە لە ناو تابوتەکە بوو ئێستاش ئەگەر کەسێ سەیری بڵێن ئەو وێنە ڤیدیۆیە بکات هەموو خەڵقی مزگەوت لە ناو حەوزی دەستنوێژگرتنە لە ناو حەرەمی مزگەوتە خەڵکەکە کەوتووە ڕاستەخۆ بردومانی و شوێنی کردووکە و هەموو دابووی لە بەرزایەکانی عەنەب کە دابووی لە بەرزایەکانی عەنەب بڵێن غازەکە قورسە دەنیشێتە بۆ عەنەبیش نزمترە شوێنەکەی ئەو بڵێن بەردەمی بیاوێڵە لە ئەو جادانە هەمووی جەنازە بوو یعنی تەنانەت شەو کەس سیارە ڕۆشت بوو بڵێن بەرەو دەرچێت بەڵەو خەرپانی و خایگەڵان و ئەوانە بەسەر تەرمان ڕۆشت بوون سێرمان کرد جەنازەکە فعلەن لە ناو مزگەوتایە لە ناو دارتابوتەکایە بەڵام ئەو خەڵقەش هەمووی کەوتووە لەو ناوە سەر ئاوەکانی ینی حەوشەی مزگەوت بە سەدەها جەنازەی لێ بوو سێرمان کرد ئەمە بە تەنها کەس و دوان بە مەفرەزە حەوت هەشت کەسی کە ئێمە لەوین چارەسەر ناکرێ وێ جوابمان نار بە جەنابی مام سەمەڵا عوسمان چی بکەین لەم خەڵقە ڕووداوێکی وا ڕوویداوە ئەویش خەڵقێکی نارد لەگەڵ لە خزمەتی مامۆستا مەلا مەحموودی ئازادی وای گەورە تەمەنی درێژکە لەگەڵ جەنابی مامۆستا شەخ سدیقی سەرگەتی ئەوان هاوکار بوون کە کوێ کۆمان دەکردنەوە بڵێن مەجموعەیەکە لە شەیدانەوە نزیک بوون کە ناپاڵم دابی لە نزیکی قەبرستانەکە هیچمان پێ نەبوو دەماخستنە ناو ئەو چاڵە ئەو چاڵە بە هەزارەها چەند چاڵێکن هەموو شەیدەکان مەگەر خەڵقێک کە سوکاری خۆی لەوێ بوو بێ هاوکاری کردبین لە شوێنێکی تایبەت نێژرابن تەنانەت هەنێک خەڵک کە سوکاریشی لەوێ بوو
هاوکاریان دەکردین تەرمەکانمان لە ماڵەکان دەهێنایە دەرەوە بیکەن بە ژێر خۆڵەوە هەمووی بە تێکەڵ ئێستا خۆ بەرزایی جەنازەکانی دیارن کە باوەڕ ناکەم حەدەسەکە نەم باڵێن ئینسان هەم تووشی شۆگە بێ هەم مەیتەکانەوەندە زۆرن باوەڕ ناکەم هیچ ئامارێکتان کرد بێ بۆ نمونە ئەم گۆڕ لەکوێ بکەیت تۆ دەچیتە ماڵێک هەمووی کەوتووە ناتپەرژێت تەنها دەتپەرژێت کە کۆی کەیتەوە ئەلبەتە دەمێ ئەوم لەبیر نەچێ ئەمە شارەوانی پاوە گڵابێکی بچووکی جگەلەوەی کە خۆمان سیارێکی میزمینی شیرمان پێ بوو گڵابێکی خست بۆ اختیارمان کە پاسەوانی بانکەکە کە 6 پۆلیس بوون ئەوان بە ئەسیر گیرابوون تا نزیکەی چەند ڕۆژێک لەگەڵمان بوون بەس فەقیرە ئەوانش دەبەرەوەی کە کیمیاوی لێدا بوون هەمویان بێحاڵ و وەزع بوون دوای چەند ڕۆژێک داوامان کرد لە ئێرانیەکان کە ئەمانە بە بڕۆن چارەسەر بکرێن چونکە خەریکە هەمویان دەفەوتێن من بۆ یەک بابەت باسکەم باسی و منداڵەکەی کرد لە گوندی باوکۆچەک بووین لە بەردەمی دەرگای مزگەوتەکە ڕاوەستا بوو خێزانێک هاتن لە هەڵەبجە دەربچن تقریبا نزیکەی 5 نەفرێک بوون کوڕێکی تیا بوو 11 ساڵان بوو 10 ساڵ 11 ساڵ کوڕێکی زۆر جوان و پێکەوتک بوو گوێی لە تەقی قاچی من بوو چاوەکانی لە دەستدا بوو باین کردم وتی کاکە وتم گیانی کاکە وتی تۆ چیت وتم من پێشمەرگەم دایم دەیگەڕمەوە دڵم پڕە بێەوە دیار بوو حەزیک ئاواتی بوو کە پێشمەرگە ببینێ بەس بەداخەوە چاوی لە دەستدا بوو نەیبینی وتی دەتخوا ماچێکم بەرێ منیش گەڕای ئەوەی کە کیمیایی پێوە بوو دەستم کردە مری و تێرگوشتیم بەخۆمەوە ئێستا هەموو کاتێک لەو کاتە سیارەیە کات خستمان ناو سیارەی ئێرانیەکان و بەڕێیان کردن ئەواتم بۆ ئەو کوڕە ببینمەوە بزانم چی لێ هات چاوی ساغ بوویەوە سەلامەت دەرچوونمان نەمان بە هەزارەها چیرۆکی لەو حاڵەتە هەیە لە مێشکی منایەت تا ئێستا ماوەتەوە و نەمتوانیوە ینی بە شێوەیەکی واقعی دای ڕژمەوەیان دەری ببڕن کچ و دایک باوەشیان بە یەکا کردبوو حاڵەتێکی زۆر مەئساوی کە دەتوانم بڵێم لەوانەیە زمانی من نەتوانێت گوزارش لەسەر ئەو ڕووداوانە بکە کە لەو کاتا بینیونە زۆر باشە کاکانجێمە لەسەر بابەتی کە دیکە قسە بکەین ئەویش ئەو بانقی کە لە هەڵەبجەیە هەبوو باز دەکرێت دەوترێت کە پارەیەکی زۆر وەگەر ئاڵتونێکی زۆری تێدا بوو چی بەسەر هات ئەو پارانە لەکوێیە ئەنی جێگەی گومانە تا ئێستاش زۆرێک لە هاوڵاتیان خەڵکی هەڵەبجە زانیاریان نییە لەسەر ئەو پارە و ئاڵتونانی کە لەو بانقەدا هەبوو چی بەسەر هاتبێت شتی زۆر لەسەر هەڵەبجە وترا لەو کاتانە شتێک ئەنی ئەگەر بیکە دایە کاتە سوۆشیال میدیا هەبووایە زۆر وەزاکەی وێران دەبوو ینی شتی زۆر خەیاڵاوی و فۆزەوی و ئەوانە دروست دەبوو بەڵام نەبووە شتی زۆر لەو بارەی و باس کرا لەوانە هەندێکیان ڕاست بوو بن هەندێکیان ناڕاست بوو بێ من باسی پۆلیسەکانی پاسەوانی بانقم کرد بانک چەند پۆلیسێک پاسەوانی بوون بەڵام دیارە بە ئەسیر گیرا بوون ئێمە سوودمان لێ وەرگرتن بۆ گواستنەوەی تەرمەکان و ئەوانەی کە شەهید بوو بن ئەو کاتە پاسەوانی ئەوەی کە من ئاگادار بم چونکە بۆ عەسرەکەی لەوێ تێپەڕین ناسینمان پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان پاسەوانی بانکەکەیان دەکرد چونکە بنکەی سەرەکی هێزەکانی ئێران کە ئەو کاتە قەرارگای ڕەمەزان سەرپەرشتی دەکردن لە نزیکی پەروەردەی ئێستای هەڵەبجە بوو خانوویەکی تاندازەیەک باش بوو ئازانم خانووی کاک ئەحمەد عەبدوڕەحیم بوو کە ئێستا ناساغی خۆی گەورە شفای بدات لەوێ بوون بەڵام پاسەوانی بانکەکە بە هێزەکانی یەکێتی نیشتیمانی سپێژا بوو شەو ئێمە لە عەبابیلێ بووین گوێمان بە دەنگێکی گەورە بوو تەقینەوەکی گەورە بوو حاجافان شەوی شانزەی سیانی شانزەی سێ ڕووداوەکە ڕوویداوە شەوەکەی کراوە بڵێ چەند شەوێکی تێپەڕیوە لە گوندی عەبابیلێ بووین گوێمان بە دەنگێکی زۆر گەورە بوو وەمازانی جاری کە ڕژێم چووکە جارجار بە کاتوێشە و تۆپ لە بڵێن لە نزیکی دەربەنی خان و زەڕیان و ئەوانە و تۆپبارانی ناوچەکەی دەکرد پێمان وا بوو تۆپبارانە بەس بەیانی کە کەلعاتە گەشت گەڕاینەوە ناو شار بە شوێن کۆڵانەکانە دەگەڕین بۆ کۆکردنەوەی تەرموانە سیرمان کرد بانکەکە تەقیوەتەوە چەند ئەو کاتە بڵێن دیناری ئاسن هەبوو 100 فلسی و 50 فلسی و 25 فلسی هەبوو دیناری ئاسنەکان بۆ ناوە ڕژابوون و کەوتبوون ئەوانەمان بینی بەڵام نە بانکمان بینی نە پاسەوانمان بینی نە پارەشمان بینی
کێ بوو چۆن بوو بۆ کوێ برا من ئەو حقیقەتەکە دەبینم کە دەگەڕمەوە کە بینیمە پاسەوانی لێ بۆ ئیشە و گوێمان لە تەقینەوە بووە بەیانی کە ڕۆژ دەبێتەوە دینە ناوشار ئاساری بانک و پاسەوان و پارەژ نەماوە پارەکە چەندێکی تیا بوو چۆنی تیا بووە نەبینیومە نەبیستمە نازانم ئەو حقیقەتی بانکەکەیە وڵا بەداخەوە جا زۆر چیرۆکی تریشەیە بەس ویستم کاک حاجی بەڕێستان ئێستەوە بەدەر لە پرۆسی سیاسیەکە لەلاو باڵێن دەستگایەکی میدیای و بەرپرسی دەستگایەکی میدیایی دیاری کوردستان مێدیاکان لە کوردستانە بەگشتی تا چەندێک حەقیان داوە بە ناساندنی کارەساتی هەڵەبجە چ لەسەر ئیشکردن لە دروستکردنی فیلمی دیکۆمنتاری زانستیانە واروەها راپۆرت و هەواڵی شیکاری ورد لەسەر حەقیقەت و ڕاستی ڕووداوەکانی هەڵەبجەی شەید یارەوەی ساڵانە 16 سێ تەواو مەسەن یادەگەێتەوە میدیا لە هەرێمی کوردستانە حەقی داوە بە هەڵەبجەی شەید کارەساتی لە هەموو ڕوویەکەوە حەق نەدراوە بە هەڵەبجە شەید ناوی پارێزگایە ئێستا ئەگەر دوێنێ ئاگاتان لێبوو بێ لە بەیان نامەکەی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان تەنها ناوی دوو پارێزگا دەهێنرێت و ناوی پارێزگای هەڵەبجە ناهێنرێت بە ناو ناوی نراوە پارێزگا بەڵام تا ئێستا تەنها پارێزگایەکە بڵێن جیهازی فەحسی ڤایرۆسی کۆرۆنای تیانە ئەوانەی کە لە سنووری هەڵەبجە کەرنتینە دەکرێن دەبێ بێن لە بنکەی کۆرۆنای سلێمانی فەحسیان بۆ بکرێت دەبێت چاویان لە بڕێوەبەراتی تەندروستی سلێمانی بێ ئەنجامەکەیان پێ بداتەوە وها کەزە کاتی کە باسی زانکۆ دەکرێت ینی هەموو جارێت دەیانەوێت دەرونی هەڵەبجەیەکان جارێکە کیمیایی باران بکرێت و بشکێنرێتەوە زانکۆکەی هەڵەبجە دەرەجەی ئەوەنەیە ئەوەنە لە دوای ناڵێن کاکە خر هەمووی پەیوەست نییە بە بوارە زانستیەکەی پێویستە بە سەوزاییەوە پێویستە بە هۆڵی سیمینار و بە پێویستە بە کتێبخانەوە پێویستە بەمانەوە زانکۆیە کە تازە کراوێتەوە زۆری جیاوازەکە لە زانکۆیە کە 50 ساڵە کراوەتەوە بۆیە بە شێوەیەکی گشتی لە هەموو ڕوویەکەوە شوێنێکی تایە بینایەکی بەرزیتیە تەنانەت بەداخەوە ئەوەشی کە هەڵەبجەیە و تۆزێت ژیانی چاک دەبێت لە هەڵەبجە دانیشێت دێت لە شوێنێکی کە دادەنیشە تا ئەندازەیەکی زۆر جێگەی جوگرافی هەڵەبجە بۆ خۆی هۆکارێکە بەوەی کە جێگەی کار و کاسبی و تیجارەت و بازرگانی کەمتایە تاکوونی ئەو مەرزانە نەکرێنەوە هەڵەبجە هەر لەوە زیاتر پێش ناکەوێت بەداخەوە لە ڕووی میدیاییەوە دەتوانم بڵێم لە بەرەوەی کە ڕووداوەکە فیعلەن زۆر ڕوویداوە تا ئەندازەیەکی زۆر مادەی زیندوی نەماوە میدیاکان ساڵانە لە نزیکی ڕووداوەکانە هەرکەس هەڵدەسێ بابەتێکی دۆکومنتاری و ئەمانە ئەنجام دەدا بەڵام لە بەرەوەی کە بە شێوەیەکی گشتی کارەساتی هەڵەبجەگەر بتوانرێ بە دراما و فلیم بکرێت لەوانێ بتوانم بڵێم باشتر بە زیندوی دەهێڕێتەوە تاکوونەی هەر کەناڵێک هەڵسێ بەجیا بۆ خۆی وەکو میدیاکە گەرنا دەوڵەت دەیتوانی حکومەت دەیتوانی کارێکی پشتیوانی باش بکات لە پێناوی ئەوەی هەڵەبجە بە زیندویەتی بمێنێتەوە یان هەنێ مەعالمی شارەکە پارێزگاری لێ بکرێت ئەمە بخۆتان دەزانن هەڵەبجە دەبوو هەنێ مەعالمی بهێڵڕێتەوە وەکو چۆن لە هێرۆشیما و ناکازاکی ئەم شوێنانە ماوەتەوە بۆ ئەوەی کە وەکو کارەسات بار خەڵقێک جیلەکانی دوایەوە هاتن بزانن کە چ ڕووداوێ ڕوویداوە بەداخەوە هەڵەبجە ئەو خزمەتانی تیان نەکراوە. کاک حاجی زۆر سپاس بێکمان کارەساتی هەڵەبجە قسە و باسی زیاتر وەرەگرێ پێمان بێ دەرفەتمان تەواو بە سپاس بۆ بەڕێزتان. بەڵێ برانی بەڕێز زۆر سپاس بۆ بەڕێز کاک حاجی فاروق هەم وەک پێشمەرگەیەکی دێرین و شاید حاڵێکی کارەساتی کیمابارانی هەڵەبجەی شەید و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان و وەروەها بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیای کۆمەڵ کە لەگەڵمان بوو بەوەم تەوەرەیە ناوبڕێکمان هەیە و دێنەوە لاتەوە.
چەند ڕوتیم لەبەردا تۆفانی گازی ژەهراوی بێڕۆشتی ئەم چەرخەدا ئێمە چەند ڕوتیم لەبەردا تۆفانی گازی ژەهراوی بێڕۆشتی ئەم چەرخەدا ئێمە چەند تەنهای لە پرسی ئەم شارۆچکە شەهیدەدا ئێمە چەند تەنهای لە شینە چەند تەنهای لە شایخێن و کەرنەڤاڵی سەربڕینە ئێمە چەند تەنهای لە شینە چەند تەنهای لە شایخێن و کەرنەڤاڵی سەربڕینە بەڵێ بینەرانی ئازیز لەگەڵ هاوکارم دانیال نورەدین پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بە هیوای پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان لێرەشەوە ڕێز و سڵاو بۆ گیانی بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدانی هەڵەبجە و ڕۆحی شەهیدانیش ئاسوودە بێ تا بەرنامەیەکی تو پرۆگرامێکی تری پەیامی ڕۆژ بەخواتان ئەسپێرێت بەمانەوەتان لە ماڵەوە ڕێنمایەکان جێبەجێ دەکەین و پێکەوە ئاهەنگی سەرکەوتن بەسەر کنۆرە داست دەکەین دواخوازین تەندروستێکی باش بۆ هەموو لایەک بێت خواتان لەگەڵ